چاوەکەم دوور بێ لە ڕوود وا چاوەکانم ژانەکەن هەر لە سورمەی خاچی ڕێگەت ئارەزووی دەرمانەکەن یعنی ئاوی دیدەکانی من لە دووری قامەتت وا بەخوڕدێن هەر لە نەهری تانجەرە و سیروانەکەن پەرچەم و لێو و دەمی شیرینی یاری نازەنین هەر لە زوڵمات و لە ئاوی چەشمەی حەیوانەکەن جانفیدایە و دولبەرانەم وا بە خەندەی لێویان بێ مداوا زامی قەلبی عاشقان دەرمانەکەن ئەو کەسانەی خادمی دەرگای نیگارن دائیما گاڵتە و سوحبەت بە تەختی قەیسەر و خاقانەکەن لادە شاعر تۆ لە باسی عەشقبازی و سەیری کە چۆن خەریکن چەند کەسێ ئێستاوەتەن وێرانەکەن جاهیلان بۆ ئیستیبادەی ذاتی خۆیان ڕۆژ و شەو لە محیطا منعی علم و صنعەت و عرفانەکەن ڕوڕەشی دنیا و قیامەت ئەو نەفامانن کەوا هەجوی قەوم و میلەتی خۆیان بە پارە و نانەکەن ئاسمان ئێستا وەها چەرخاوە جاهل غالیبە گوربە و ڕێوی خەیاڵی مەرتەبەی شێرانەکەن چەند کەسێکی تازە پیاکەوتوو لە کوورە دەرچوون پیاوکەچوو بۆیش لە پێشە یۆقلەمەی گرفانەکەن خەڵقە بەعزێ کەس لە ئینسانی چیان دیوە زەرەر وا هەمیشە مەشقی وەحشی و پەیڕەوی حەیوانەکەن